سەرەتای مانگی سێوە بڵین دەست بە داچانی دەکەین لە 5 عەود بۆ تقریباً 10 عەود سەرەتا و دەستپێکردنی گەیشتنی کاڵش خۆماڵی کاڵەکەکە ڕوشەیە ناوخۆی و خۆماڵیشە تامەکەی تایبەترە لە ئەو کاڵەکە خوزدارەکە هەیە زەردەکە بەڵام ئەو بۆ بازار باشتر دەمێنێتەوە ئەمە کەمتر خۆراگرە بەڵام بۆ تامەکە ئەمە تامی زیاترە ئێسێ بوون منە لە پیرەمەگرون ڕادێ لە پشدەر لە قەڵازێ ڕادێ لە ڕانی عاجیەوە چواقۆڕنە سلێمانی و ئەنی تەواوی شارەکانی کوردستان بگرێت لەوانەیە بڵێم هەتا نزیک سەمسەماڵشی بۆ دێ بڵین پاسی زۆری لەسەرارەوەڵە دوان نوێژی بەیانی کە نوێژمان کرد دەردەچین لە ماڵەوە هەتا زووتر بێ زووتر تەواو دەبی و خۆشترە گەرمان لێدانایە ئەم ساڵ وەڵایی لەخوا بەزیاد بە بەرهەمەکەی بەرهەمێکی تایبەتە بە نسبەت ساڵانەوە بڵین بەرهەمێکی جوانی هەیە کاڵەکە ڕوشە چۆنە خواسی زۆر لەسرە کاڵەکە ڕوشە بڵین سەرەتای مانگی عەود دەست دەکات بە پێگەیشتن لە خواست بۆ بازار لە سەردەم کاڵەکەکانی دی بە نسبەت خۆیەوە باشتر دەفرۆشی و باشتریش خواستی لەسرە بەرهەمێکی ناوخۆیی و هەم کاڵەکە کاڵەکێکی تایبەتیشە بە نسبەت کاڵەکانی دیەوە ئەو ساڵ بەرهەم زۆر خراپە پارێکانە ئەلم دی بەم لاوە نەبێستان هەبوو نەگەنم هەبوو ئەم ساڵەوە گەنمەکە خوا دای و بێستانەکە خوا نەیداوە ئەگەر ساڵانەوە بە باران هەبووە بێستان باش بوو ئەم ساڵ باران هەیە و بێستان نەبوو ئەو کاڵەکە خواسی لەسەرە لەبەرەوەی هیچ دەرمانێکی لێ نادرێ و کیمیایی پێ ناکرێ و خوا گەورە ڕووسکاندوێتی ئەگەر خوا بیدا بەتامە و وەڵا جا پاچە کۆڵەی دەوێ بژاری دەوێ کێڵانی دەوێ ئەوانە دەنا لە مانگی سێدەیکەین لە مانگی عەود پێدەگا جار هەیە ناگاتە عەوتی لە 25 6 پێدەگا وەڵا جا ساڵانەما 4-5 کرێکارمان دێنە ئەم ساڵ کرێکاری نەویستوە کاڵەکەی بەتام و چێژە دەبا بۆ بێنم نەختێکم خۆ هەتا گەنجی خۆشە ئەگەر پیر بووی تاموچێژی نامێنی نامێنی بەگەنجی بە قۆتر و لەش ساغ بێت دڵیشت خۆشرا بە پیرڕە تەڵان دەبەی گەنجی ئێستا بە بەشەر کەوتووە گەنج هەیە نیوڕۆژ لە خەوێ هەڵناسی گەنجی ژێویش دەکات تاکە خەڵکی قەدیم برسی تر بوو ژیان دەبوو بە دەست و بازوی خۆت بە نانی پەیداکەی بەڵام ئێستا کار ئاسانی هەیە هۆکارەکەیەوەیە هەتا نیوڕۆی هەڵناسن هەرزانی هەیە نه نه 225 بخوای کاڵەکە ڕقەمە بە 50 دەمێ 250 زۆر نییە 200 ڕۆیوە نابێ وەک ڕۆژە مەگە چێ دەیە 25 225 بڕۆ سەد خێر لێ بدەین کەم نییە کاکە بڕۆ سەد خێر لێ بدەینی کاکە ئەو مەیدانە لە ساڵی کە 26 ئەو مەیدانە پەیدا بوو ئەو ساڵ بە باران زۆریە مەیدانەکە تاخیر بووە کاڵک درەنگەی تقریبا هەفتەی دەبێت کاڵک گەیوە 2 ڕۆژە کاڵک زۆرە دەنا هەفتێک لەمە پێش ڕۆژ 2 بار 3 بار هەبوو بەس 2 ڕۆژە کاڵک زۆرە دەکاتە 30 بار 35 بار تا 50 باری دەڕۆ ڕۆژێ ئێمە جێمان سابت نییە ئێستا پار ئێرە نەبوو لە بنگردی بووین ئەو ساڵ ئێرە بۆ تێ هەتا ئێرە بەسەر نەسناسی بنگردی ئەو مەیدانە نەبێ کاڵک باری دێتە 7,000 ئەو مەیدان نەبێ بەس هەوو ماخر کردنەوە فەلاکە بە قسەمان دەکەن بە قاڵەکەش 190 لە قسەمان دەرناچێ ئەگە سعرماندانە
لقسم ما درناسن بقالو فلاح بقالك هم ويانا بقالك ستة نوتيان بس فلاحك ستة صتيان هموي بقسم عندك بابي روجا والله روج ويا سعر برد روج ويا سعر الأخواريه إذا دوين الجمعة بو بقالي كم نبو سعر الأخواريه بو أوصل كالك زورة دلنا كالك كم بس زورة نجيوي أسبة تواتي نجيوه زوري ماوا الله مش هنا ربودين ديانا نهارية سليمانية هوليرة لا هوليرة ربودي بس إستا بزورينا أخويا بعقمي وي منطقي ما هات هي شهر زوريش جيوه هوليرة وأنا كم تدين خواسی زۆر لەسەرە كالش منطقي بري مرجي خواص زور لسرة لا همو كالك إيش بتعمل روشة كالش روشة خد ما بيتبقى والله لقى خد غيك تعمل بس خلق تعبيل روشية تعبيلي خد النزور هو كاركي والله حر روج او خد تازه پیدا بوه دو سال سه سال خد پیدا بوه روشه اللي مجه هي هذه باو بيران من روشه پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیام دەکەم بۆ مەیدانەکەی بەردەکۆس ئەو ساڵ وەڵی ساڵێکی زۆر باش نەبوو بۆ نەبوو کاڵەکی نەبوو فەلائی بۆ ترۆزی بەڵام حەمدوسەنا بۆ خوا وشخواش ڕزقێکە خوا دەیدا هێندێکی باشە و هێندێکی خراپە و لەخوای بەزیاد مەیدانەکەش دەوە لێ دەفرۆشین و حەمدوسەنا بۆ خوای وڵا لەخوای بەزیاد بێ کاڵەکە وەڵا جا لە هەموو منتیقێکیەوە بۆی دێ لە کەرکووکەوە دێ لە هەولێرەوە دێ لە سۆرانەوە دێ لە منتیقەی قەڵازێ و ڕانیە و سلێمانیە و لە هەموویەوە بۆی دێ حەمدوسەنا بۆ خوا بەزیاد بێ ئەو مەیدانە مەیدان تقریبا 4-5 ساڵە کردمانەتەوە هەم بۆ فەلاحەکان و هەم بۆ فرۆشیارەکانیش ئەملای شوێنێکی باشە لەخوا بەزیاد بێ حەمدوسەنا بۆ خوا 4-5 ساڵە کاکێمنوانەوە مەیدانەمان کردوێتەوە مەیدانی بەردەکۆس لەخوا بەزیاد بۆ فەلاحی بۆ کڕیاری بۆ فرۆشیاری ئەوانە باشە کە لێرەمە ئەو مەیدانەمان کردوێتەوە خەڵک پێی بژاوەتەوە ئەملای بەزەوە وڵایەوە 2 ساڵە تقریبا بڵێ 3 ساڵ ڕزقەکەەوە پێویست نیاری وەڵڵە They do it.